بینەرانی خۆتان فەرموو جەنابتان ئەگەر وتەتان هەبێ. زۆر سپاس بۆ وتە جوانانە. من پێم وایە تەمەنی ڕاستەقینەی مرۆڤ لەو ساتەوە دەست پێ دەکات کە یەکەمین حەزی جیاوازبوون لە دڵ و دەرونی دروست دەبێ و لەو ڕۆژەش کۆتایی پێدێ کە ئەم حەزە بمرێ. دیارە ژیان بە هەموو دەستکەوتە معنەوی مادیەکانی کە ئێستا ئێمە دەیبینین بەرهەمی حەزی ئەو کەسانە بووە کە ویستویانە جیاواز بوون لەوانی تر. ئێمەش لە تەلەڤیزۆنی زاگرۆس لەو ڕۆژەوە کە لە سەرەتای 2006 کە پێویستە ناوی دکتۆر نیازاجانی بێنین بووە بەڕێوەبەری گشتی تەلەڤیزۆنی زاگرۆس و پاشماوەیەکی کورت منی بانکێش کرد بۆی هاوکاری بم و من بە شانازیەوە ئەوم قبول کرد و لەو ڕۆژەوە تا ئێستا ئێمە کار دەکەین لە یەکەمین دانیشتەکانمان ئەو شێمان بەکارهێنا کە تەلەڤیزۆنی زاگرۆس دەبێت تەلەڤیزۆنێکی جیاواز بێ و ئەو شاشەیەکی ئێستا ئێوە دەیبینن بەرهەمی ئەو حەزە و ئەو هەوڵانەیە کە ئێمە داومانە بۆی کە بەڕاستی تەلەڤیزۆنێکی جیاواز بین. ئەم هەوڵانی ئێمە کاتێک بەگورتر بوو کە کاتێک ئارامۆ و هاوکارانی ئەڤین حاجی تێر کە پێویستە ناوی لێرە بڵێم لە پشت کامیرێ بەڵام زۆر زەحمەت دەکێشە هاتنە هانامانەوە و خێراییەکی زیاتریاندا بەو هەوڵانەی بەو پرۆسەیە کە ئێمە گوتمانە بەر بۆی کە تەلەڤیزۆن جیاواز بێ. من لێرە قسەکان زۆر درێژ ناکەمەوە بەڵام هیوای ئەوە دەخوازم کە قەت حەزی جیاواز بوون ئێمە بەجێنێهێڵێ. ئەگەر ئێمە نەتەوەیەک بین کە حەزی جیاواز بوون ئێمە جێهێش کەوابی ئێمە ئەو ڕۆژە ڕۆژی نەمانمانە. جیاوازبوونیش تەنیا نابێت لە قسە بێ بەڵکو دەوێت بە کردەوەش بێ و ئەو کردەوانەش بۆ جیاوازبوون تەنیا لە خزمەت مرۆڤ و دەوروبەردا بێ. زۆر سپاس. زۆر سپاس کاک زاوی. باوەڕەکەم ئەم شەو کۆمەڵی سوپرایزیشتان هەیە بۆ هەر سێ بەشداربووانی ئێمە ڕاستە؟ سوپرایزتان هەیە بۆ بەشداربووانی ئێمە. ئێمە بەڵام دواتر باسێکی کۆمەڵێک سوپرایزمان ئامادە کردووە کە بڕوا دەکەم ئێمە چاوەڕوانی ئەمری جەنابەتی دەبین خام بۆی کە ئێمە ژاڵەمە مرنەکە ببوورە دەربخین. زۆر سپاس بەڵێ. بەڕێزی دووەم میوانی دووەم کە لەلامانە و جێگەی دەستخۆشی و تەقدیرن کە پشگیری پرۆگرامی وەکو من جیاوازم و چەندین پرۆگرامی تریان کردووە و بەردەوامی شەبن. ئەمەوێ ئەوە ببینەران بڵێم زنجیرەی دووەمی بەرنامەی من جیاوازم بەردەوامە بێت بە پشگیری و هاوکاری سپۆنسەری سەرەکیمان فامیلی فەن. بەڵێ فەرموو کاک عەلی بەخێر بێ. سپاس بۆ گروپی کۆمپانیەکانی دارین کە بەڕاستی ماندوو بوون لەگەڵ ئێمە و جێگەی ڕێز و سپاسن. فەرموو ئەگەر بەڕێزیشتان وتەیەکتان هەبێ. سپاس ئەڤین خان، سپاس بوو ئەو ئامادەوانە بەڕێزەکان، سپاس بوو بەڕێز کاک ئارامۆ لە ڕێی کۆمپانیای دارینەوە بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم و سەرەتا سوپاسی تەلەڤیزیۆنی زاگرۆس دەکەم لە ڕێی برام کاک زەهاوی و سوپاسی لیژنەی بەڕێزیش دەکەم یەک بە یەک. حەقەت دەتوانم شتێک بە بیر کاک ئارامۆ و ئەڤین خان بینمەوە پێش سێمان کە هاتنە لای من گوتی عەلی پرۆژەیەکی وامان لە دەستە. من خۆم شخصی لەو قناعەتانە بووم کە ئەو پرۆگرامە بەو دەرەجەوە سەرکەوتوو دەبێ. حەقەت جێگای خۆی لای بینەری کردەوە. ئێمە وەکو کۆمپانیای دارین جێگای شانازیە بۆ ئێمە کە سپۆنسەری پرۆگرامێکی وا جوان و خنجیلانین کە لە هەموو ماڵێک پێنجشەمان سەیری دەکرێت. ئەوەمان پێتان بڵێم زنجیرەی دووەمی پرۆگرامی من جیاوازم بە پشگیری کۆمپانیای دارین بەڵام ئێمەش دەمانەوێت لە سپۆنسەری دوام وەکو ئەڤین خان جیاواز بین. ئەویش بەڵام من ئەیڵێم بڵێ ئەڤین خان ئەویش بە بەشێکی کە کۆمپانیایەکی کە لە گروپی دارین ئایس کینگ. بەڕاستی ئەمێ ئەو بڵێم ئایس کینگ تعریفەکەی من بکەم باشترە. بەڵێ فەرموو بیکە بەس من ئەزانم ڕۆژی 20 نەوعی لێ دەرەچێ 1 ملیۆن پارچەیە لە بەرم کردووە لە بەرەوەی خۆم چووم سێری معمەلەکەم کردووە نزیکە لە ستۆدیۆی ئەمێ لەسەر ڕێیە ڕۆیشتم بە پاکوتەمیزیەک من لە بەرەوەی پاکوتەمیزەکەم بینی بە کاک عەلیشم وت کاک عەلی ئەگەر بێت و نەیبینم بە چاوی خۆم ناتوانم زۆر باش تامی بکەم و بڵێم ئایسکینگێکی زۆر خۆشە. فەرموو بەڕێزش دیسان ئاماژەی پێ بکە. پرۆژەی ئایسکینگ وەکو پرۆژەی فامیلی فان تاکە پرۆژەیە لە کوردستان و عێراق بەو حەجمە و بەو گەورەیە. پرۆژەی ئایسکینگ لە سەرەتای 2008ەوە کەوتە کار. یەکەمین کارگێ بەرهێمانی ئاسکرێمە. جوانیەکەش لەوەیە
الزنجيري دوامي برنامج من جوازم لقر وزي همي دست بيدكا وسبونسري آيس كريمش لقام ورزة دست بيدكا هوادارم بينر كو تام وتشيش لا برنامج من جواز ورقري بتشاوان هوادارم هوا تام وتشيش لا برهمي كومبانيا اسكين كورجرن وزور سپاس وبخيراتني هموتان دكر زور سپاس دست خوش کاک علی سانا کم برزم باشه زور سپاس بو همو لیکیان دیسان میوانه کی کمان هیو که آوانش لم شو هاوکارن و سپرایز یکیان هیا فرمون زور بخیر بین زور سپاس ممنون خوش بید او برزا کمپانیای دلبا سپاس بو هاوکاریان که توانیان لفینالی پروگراما اوانیش سپرایز یکیان هبه اگر جنابت خود آماجه بکار و پروژه خود هم کن سپاس دانکی زور سپاس دست خوش طبعا من وكو نوينري كومبانيا دلبا تلا آيس كريمكي تلا ماستو البانكي يما تاك كومبانيا توانيو مانكا اوشتبينينا ناو كردستانو ناو عراق دست خوش وبراستي اما شبوش كاين بيج كومبانيا دلبا ابي زور سركيه وكيا رولا بينن ماستا هناني ماستا بله ابيش كري يوناني بله كري يوناني اگر جنابت لسر ماستي شخصيك ما بوكي طبعا شتكشتي نويا براستي يدي لوانيا خلقك ليروكانا تامي كرد ببزاني يعني شوازي تونا ما استكي بلام موتكي لو باورداني مكان لسرتاسري عراق وبقرة تناند لروشلاتنا وراستيش موتي لو زورها بيك كوك اويكا موتي كري يونانيا كيما تاكوتشي لنا عراق بله بو برنامجش براستي من دمي او بلم كا نكر برنامجك جوازا تبي ستافي برنامجش جوازا وكنالك خوي جوازا اوش قسي من نيه سنتركاني رافرسيل يعني وين كان يخلق او سلمان دو كنالي اسماني زاغروس كنالي شي جوازا لكنال كان دي تبي اوش زودو مانديبوني كارمندكان كارمندي جوازتي دكات زور سپاس ممنون بله بلام برستان پتان نوتين سپرایزی ایو چیه ایو هاتون لیر دیاریک پیشکش کن بله والله دیاری چی بچوکم اینا و بو مهتاب خان اگر لیرو کان آماده به حسن مهتاب فرمون بخیر بی مهتاب گم ببورن مهتاب دوباره چپلایک بو مهتاب دیاره مهتاب یک بلو بجدار بو خوشویستانه که لشار خوشویستکی کرکوکو هاتبو بله لبر اوی که من لپروگرام الیم پرسی مهتاب یان اگر بیتا خواهنی او 15 ملیون چیلی که مهتاب ولامیه و بوی که اوه اورگیک پیانویک بکره و بوی کمپانیای دلبا هستان بو ارکو دیاریان بو مهتاب هینا و ایمه دست خوشیان لیکین فرمون دیاری ایمه بینن دوباره چطلایک مهتاب گن او دیاری توی بوی بردوام بی به هنری خود نمانیش توش دل نیگران بکین و توش دیاری خود ورنگری بوی پیتالین اما دیاری کمپانیای دل باید دیسان دیاری هی دست خوش دور سپاس اوشیان هر دیاری بله کاتا بره پارش یان بو مهتاب هانی و پارنیه شتی دیه شتی که؟ بله ممزانی پاره لا باشه مهتاب نه بشک عفو افی خان بله زور نوانی که جوازن براستی بلام هشل لوانی که جوازن جوازترا براستی منو و برابری گشتی که گواره او من پی جواز بو لامو اوانی که جواز بود ایدی اوشته چی تره دیاره بینر رأی چی تری هی نه اوان جواز من دست خوشتن لیکن سپاس ممنون بله مهتابیان سیکمان بکن بله دمه زور سپاسی کمپانیای دلبا زور سپاس یکم که او دیارانه پیم بخشیوه زور سپاس که هیوادارم سکوتو بنو همو جهانه زور سپاس مهتابیان زور سپاس دست خوشی لیکن بله بینرانی برای سرچینه لای ام رکلامه و گرین ولاتان با هاوکاری سپونسری سرکی من پروژه فامیلی فن گوندی ئەڵمانی دوو دەست پێکرا ڕۆبەرەکانی ڤێلاکان 360 متری 560 متری 750 متری 1410 متری ئەم پرۆژەیە پێکدێ لە 320 شوقە و 104 ڤێلا
دیمەنەکانی پرۆژەی گوندی ئەڵمانی